ئافرەت جائزە بە دەنگی بەرز قورئان بخوێنێ بەڵام بەمەرجێ فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض زۆر ناسکی نکاتەوە زۆر نەرمی نکاتەوە و زۆر وای پێ نەکای بکاتە جێی سەرنج ڕاکێشانی خەڵکی و دوایش خوا جل جلاله فەرمێ وقلنا قولا معروفا يعني بطبيعي قسە بکرا طبيعي قورئان بخوێنێ ئەمە طبيعیە کە ئافرەت بدەنگی بەرز بۆ خۆی قورئان بخوێنێ ئەگەرچی لە عولەمان هەندێک لە زانایان فەرموویانە بەتایبەتی لە مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفە فەرموویانە باش نییە بۆ ئافرەت دەنگی لە شێوازی عەورەتەوە نزیکتر بڵێن ناڵێن عەورەت بە معنای ئەوەی جائز نیە دەنگی بەرز بێ ئافرەت لە حوزوری پیاوەکانە ئەمما لە مەذهەبەکانی تر و عولەمانی تر وەکو عەرزم کرد تەرجیح ئەوەتانێ ئاساییە و طبیعیە بەڵام بەمەرجێ بزاندێ فیتنەی لێوە نابێ و مەسەلەن ئەو ئافرەتە دەنگی ئەو ئافرەتە نابێتە مایی چێژ وەرگرتن بۆ خەڵکی تر بۆ بەرامبەرەکەی لە شاشە و میدیاوە خۆی ئەوە لە بەردەم خەڵکا تەبیعی کەوتم ئەم فتوایە بۆ ئەوەیە و دواتر ئەگەر بۆ ضرور نەبێت لە ڕووی شەرعیەوە باش نییە بۆ ئافرەت و محتاج نەبێ مەگەر محتاج بێ یان ضرور بێ یان حاڵتێکی قوسوا بێ ئەمما پێویست ناکە ئافرەت لە شاشەوە قورئان بخوێنێ بە دەنگێک کە مەسەلەن بە شێوازێک لە شێوازەکان مەسەلەن تەئسیری لەسەر خەڵکیش دروستکە ئەوە بێتە مای جەدەل و فیتنە لە نێو خەڵکیشە ئەمە خوای گەورە لە قورئانیشا باسی کردووە فەرمووە ئیذا سألتموهن متاعا فاسألوهن من وراء الحجاب ذلك أطهر لقلوبكم ولقلوبهن ئەگەر ئێوە قسەیەکتان لەگەڵ ئافرەتان کرد ئەوە با شتێک لە بینتانە بیان بۆ دڵی ئێوە وا باشترە پاکترە بۆ دڵی ئێوە دڵی ئافرەتەکانیش وا باشتر ئەمما عەرزکردن لە شاشە و بە نەغمە و وەکو بڵێ زینەتکردن ئەمە لە ڕووی شەرعی باش نییە و جائز نییە وەکوەوەی کە خوا جل جلاله فەرمێ ولا يبدين زينتهن إلا لبعولتهن يعني فەرمێ ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها ئافرەت جوانی خۆی هەر بە جوانی خۆشی زۆر ئەوە عەرزی خۆی نەکا خۆی جوانی خۆی دەرنەخا إلا ما ظهر منها إلا وەیەر خۆی دەرئەکەوێت مەسەلەن دەستە دەمچاوە یا مەسەلەن إلا لبعولتنا إلا بۆ کەسە مەحرەمەکانی خۆی پیاوە باوکە برایە مەسەلەن مامە خاڵە ئەوانێ